زیارەت ئێکەم گوندێ دەڤەرە خۆشناوەتیە و دەروازێ هوزا خۆشناوایە. زیارەت ئەدبیتە دراوسێ هوزێن گەردی و هەرکی و زراری و میرانبەک. طبعا زیارەت گوندێکە لە گوندەکانی دەڤەری خۆشناوەتی و دەروازەی ناوچەی خۆشناوەتیە لە ڕۆژئاوا. بڵێن ئەو عەشیرەتانەی کە دراوسەی ئێمە زراری، میرانبەجی و ئێستا حالیانیش هەرچی و هەروەها گەردی. ئەو سێ عەشیرەتە بالئیزافە لە بۆ هەرچیەکان ئەمە جیرانەتی زیارەت دەکەن. هۆزی خۆشناو هۆزێکی گەورە و دیارن لە کوردستان و عێراق بە تایبەتی پارێزگای هەولێر و سلێمانی. تەقریبی لە 10 دۆڵی پێک دێت. جوگرافیایەکی گەورە و استراتیژی هەیە خۆشناو. حجرە زیارەت حجرەیەکە هەری دێرینە. مێژووە ئەوێ حجرێ ڤەدگەڕێت بۆ نزیکێ 700 ساڵان ببێ ڤەقەتیان قوتابیان وانە تێدا خاندینە و فێرە زانست و معریفەت بینە. هەر لە کۆنەوە حجرە لە ناوچەی خۆشناوەتیە بۆ هەر وەکو ئەوەی کە خەلیفەی عەباسی داوە لە ڕاوێژکارەکانێکا کە بتوانە حجرێکی بەهێز دروست بکەن دابنێن لە بەغدا لەوەی منافەسەی جامیعی ئەزهەر بکە. ئامۆژگاریەکەن کە لە ناوچەی خۆشناوەتی عالم بینتە بەغدا لەوەی زۆر بەهێزبی کە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسیش لە کتێبی عولەماء الدین باز دەکا کە یەکەمین حجرە لە کوردستان لە ناوچەی خۆشناوەتی بووە. لە مووسڵ ڕاهاتینە یەکەم جێنشینیان لە گوندی زیارەت بووە کە هاتینە گوندی زیارەت. خەڵکی گوندی زیارەت ئەوەش دلیلی ئەوەیە خۆشناوەتی زۆر احتیمامیان بە دین و بە عیلم و بە ئەوەدایە نانهێشتیە زیاتر نزوح بکە. زێنیش بووە لە گوندی زیارەت نزیکەی پێش 850 ساڵ بڵێن پێدەڵێن شێخ جافەر، واتە خۆی ناوی جعفەرە، جعفەری کوڕی عەبدوڵڵای کوڕی شەهوانە، بەڵام بە شێخ جافەر ناوی هاتێ کە ئێستاش مەرقەدەکەی لەوەیە. دبێژن ماڵباتە مەلا زادên gundê زیارەتî li neviyên Ceferê teyarin an ku di dîndeha xwe da edgehne malbata Peyamberê Îslamê. وە زیارەتی شێکێکە لەو گوندانەی کە ناوەندێکی معریفی بووە مامۆستا عیماد عەبدولسەلام خوافیکە چەند سەفحەیەکی لە بۆ دیاری کردوون. یعنی لە لاپەڕە تقریبا 90 تاوەکو 91 دیاری کردیە لە بۆ زیارەتی ڕێک بە یەکێک لە ناوەندە معریفیەکانی باسەکە. دەڵێ یەکێکە لە گوندەکانی خۆشناوەتی نزیک شەقڵاوەیە سەر بە پارێزگاری هەولێرە. دەڵێ بە زیارەتی جعفەری خەلیل مەشهورە بۆ سفەتێکەوە جعفەری تەیاری تێدا مەشهور. بەس ئەوەی کە سەیرە وا وەسفی ئەکات دەڵێ مەشهورە بە زانا گەورەکانی. ئال تەیار ناویان هاتیە، لە پاشان بە زیاری ناویان هاتیە و بە زیارەتی ناویان هاتیە. و لە زمانی سوڵتان عەبدولحەمیدی دوو لەبەرەوەی شێخ عەبدوڕەحیمی گەورە ئوستادی سوڵتان عەبدولحەمیدی بوو، بە فەرمانی سوڵتان لەقەبی زادەیان پێدرا. ئەوجا شێخ عەبدوڕەحیم بە ناوی شێخ زادە هاتیە و مەلا ساڵح بە ناوی مەلا زادە هاتیە، بەو لەقەبە هاتیە. ئێستا میسال لەسەرەوە ئێمە زادەین بەس چونکە لەبەرەوەی مەلایەتیمان نییە، تەنانەت ئەو با بڵێن ئەو شەرەفەمان پێدراوە کە بە ناوی زادە هاتینە. مەلا و زانایên gundê زیارەتî ماڵبata مەلا زادە navê pişkek li kesatiyên evê malbatê hatîne tûmarkirin di miyana tûmara zincîra îcaza zanistî navê Sabgatullah Ziyaretî heye. شێخ سەبغەتوڵڵای زیارەتی یەکێک بۆ لەو ئوستادە گەورانەی کە بە چەندین دەستنووس و چەندین کتێبی هەیە، ئی خۆی هەیەی و ئی کوڕەکەشی شێخ عەبدوڕەحیم و شێخ محەممەد و شێخ عەبدوڵڵا و شێخ مستەفای کوردی و ئەوانە هەمووی لەنەوەکانی ئەون و دائیمەنیش تەدریس بەردەوام بووە، حوجرەکەیان بەردەوام بووە، کاتی خۆشی حوجرەیان هەبووە هەم لێرە و هەم لە بابڕین لە تورکیاش هەروەها لە منطقەی موش لە ئەوێن دەرگوندێکیشیان هەیە بە ناوی گوندی زیارەت. طبعا کوردستان بەو پێی کە ناوەندە معریفیەکانی تێدا حوجرە و مزگەوت و هەروەها خانەقا و تەچەکان بووینە. تەماشاکەی لە هەموو بوارە جۆرا و جۆرەکان توانیتیان ئەو بۆشایی و ئەو فەراغەی پڕ بکەنەوە بە یعنی وەکو پێویست کەسایەتی زانستی و معریفی پێشکەشی کۆمەڵگا بکەن. عەبدوڕەحیم زیارەتی
لە سەدەی هەژدێ هاتیە سەر دنیایێ و دەست بە ژیانێ کردە و ئەدبیتە زانایەک بلیمەت و پێشچاف دمێژوە کوردیدا. مامۆستا مەلا عەبدوڕەحیم یان شێخ عەبدوڕەحیمی زیارەتی لە سەدەی هەژدە لەدایک بووە و لە کۆتایەکانی سەدەی نۆزدەهەمی زاینی کۆچی دوایی کردووە. لە 1923 یەکێک لە فەقێیەکانی بەناوی مەلا ئەبوبەکر ئەفەندی دەرێ من کتێبی عاشیە عوسامە دین العەلا وەضع لە خزمەتی شێخ عەبدوڕەحیمی زیارەتی خوێند و نووسیەوە. ئێمە پاڵپشتین بەوەی کە شێخ عەبدوڕەحیم لە سەدەی هەژدە لەدایک بووە. دەلایل هەیە و کتوب هەیە لە زۆر کتێبەکانی لەو سەردەمەش هاتوێتە تەبعکردن. میسال لە ئەسفەل مەوارد باز دەکرێت، جگە لە ئەسفەل مەوارد لە کتێبی عولەما ومەدارس ئەربیل ژبێر بیلال باز دەکات، جگە لەوەی لە عولەما و مەشایخ کورد. شێخ عەبدوڕەحیم قوتابیێ باپیرێ خوا بوو بناوێ شێخ مستەفا کوردی. شێخ مستەفا کوردی بۆ دەمەکێ لە دەڤەرە بەسرە ئەدبیتە موفتی. ئەو مەلا مستەفایە زانایەکی ئەوەندە گەورە بووە کم کەس لە فقهاشانی لە شانی داوە. جا دوای دەڵێ کابرایەکی ئەدیب بووە، شعرەکانی لە ڕووی ئەدەبیە و ئەوەندە نازدار بوو، ینی کم کەسە بووە شانی لە شانی بدە. ساو دەجێتە سەرێ دەڵێ کوڕەکەی عەلامەی عەبدوڕەحیمی زیاری. عەبدوڕەحیمی زیاری دەڵێ حتا هەندێک کەس وایان وەصف کردووە. بەچی وەصفیان کردووە؟ دەڵێن سەطعت ئەنواره عەلە الئەکراد. شێخ مستەفای کوڕی شێخ محەممەدی کوڕی شێخ عەبدوڵڵا کە ناقەبی خۆی ناوە بە شێخ مستەفای کوردی. شێخ مستەفای کوردی مفتی بووە لە بەسرە و سەردەمێکی زۆر لە بەسرا بووە و کوڕەکانیشی هەر لە بەسرا بووینە تا دەگەڕێتەوە کوردستان و لە کوردستانیش دێ لە هەولێر مەدرسەیەک دروست دەکات بە ناوی مەدرسەی شێخ مستەفا کە ئێستا حالیەن مەوجودە بە ناوی مزگەفتی شێخ مستەفای نەقشەبەندی. مستەفا کوردی مفتیە بەسرە لە ساڵە 1970 دناوا هوزانên خۆدا بەحث لە کوردبوونا خوا دەکات. زۆر پێیان گوتیان تۆ عەرەبی و تۆ لە نەسەبی محەممەدی و تۆ صلی الله عليه وسلم و تۆ کابرایەکی بە ئەسڵدا لە عەرەقدا عەرەبی. ئەویش دیارە نەک دیارە بەڵکو ئێمە زۆر لە مەسائلی قەومی زیاتر پێمان لەسەر مەسائلە قەومیەکان چەسپاندیە. لە شعرێکدا وەڵامی هەمووان دەداتەوە، دەڵێ لەست عەرەبیەن فاستعربت واليوم استكرت فأنا كردي ولقبت نفسي بالمصطفى الكردي. لويا شيخ مصطفى كردي ناوي خوي دغوري لمصطفى زياري ومصطفى زياري الطيار دبيتها مصطفى كردي. هزار رحمة لحاجي قادري كوي كا أو غمينا ودلي بشعر جوانكاني وهوني وتوا كدلي ورا بابود بكم باسي نهاني تفنن خوش قرتاچي بزاني صلاح الدين ونور الدين كردي عزيزاني جزير وموشواني مهلهل أردشير وديسمي شير قباد وباز وميري أردلاني أمانة باشان كرد النهاية لبربي دفتري ونبون وفاني كتاب ودفتر وتاريخ وكاغز وكردي قرب نسرا بازماني ملاو شيخ ومير وباد شامان حتى محشر دمانا ونشاني. ایک لە قوتابیên عەبدوڕەحیمê زیارەتی مەولانا خالدê نەقشبەندیە. نەقشبەندی نامەیەکێ ژێرناو و نیشانê 77 بۆ مامۆستای خوا فەرێ دکات. پەسنا شێخ عەبدوڕەحیم زیارەتی دکات. ئەف دەستنڤیسە حتا نەهاژی هاتیە پاراستن. مولانا خالدی نەقشەبەندی یەکەم هاتنی بۆ هەولێر لە زیارەت بووە، لە گوندی زیارەت لە حوجرەی زیارەت خوێندیەتی هەر بە خۆشی باز دەکا و جگە لەوەش لە ئەکسەریەتی کتێبەکاندا هاتیە باسکردن و هەروەها لە مزەکەراتی خۆیدا نووسیویەتی و باسیش دەکاتن کە لە زیارەت خوێندیانە. لە نامەی 77 کە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیسیش نهینایەتەوە لە کتێبەکەی خۆی بە زمانی فارسی و بەدەست نووسیش ئەمەلەکنمانە زۆر زۆر بە شێوەیەکی پایدار گەورە پایەبەرز باسی مامۆستایەکەی شێخ عەبدوڕەحیمی زیارەتیە کاتارێ من خاچی بەرپێی تومە مامۆستا
ئەوەندە بە گەورەی و بە وەسفی ئەو زاتە گەورەیەکە. عبدڕحیمی زیاری بەو سفەتەی کە مەلای کورد زیاتر احتیمامیان بە علومی ئالیدا زیاتر لەبارەی منطقە چوونەتە خوارەوە لە بەرەوەی فەلسەفە بەشێکی گرنگی مەتەلەن احتیمامی ئەو سەردەم بووە. تەماشاکەی ئەو خۆی لە علمی فەلەکیاتە، لە علمی مەتەلەن منطقە، لە علمی بەحث و مناظەرەیە، لە علمی یەک لەو ئاسەوارانەی کە مایە دەڵێ وەکانە فەلەکیەن ئەوە باسی محەممەدی کوڕی عەبدوڵڵای زیاری ئەکا ئەرێ کابرایکی فەلەکی بۆ کتێبێکی لە علمی فەلەکە لەو بابەتە بەجێهێشتووە. یەکی تر لەو ئاسارانەی کە مایە دەلنیشان سەقافەی الفەوائد الصەمەدیە في علم العربية جەرجیس کوڕی محەممەد لە قەری زیارەت نووسویەتی، حاشەی خەیالی لە علمی کەلامە، و هەروەها ڕیسالەی حەنەفیە، و لە هەمان کات حاشەی تەوەکەلی، حاشەی واقع على نسبة بینە. ئێک لە قوتابیان دیتەریەن شێخ عەبدوڕەحیم زیارەتی مەلایە خەتەیە. مەلایە خەتێ مامۆستایەک بناو و دەنگە دناوا ئەدەبیات و مێژووە ملەتێ کوردە. مەلایە خەتێ موفتیە میر محەممەد میرێ سووران بوو. یەک لەوانە مامۆستا مەلا محەممەدی موفتیە کە موفتی ئاکرێ بووە کە شێخ تەهای بالیسانی لە کتێبی ڕەحلە تاڵ بالیسانی الکوردی 1782 باز دەکات دەرێک ئەمە بێداچوین ئەو موفتی بوو لە ئاکرێ، یان مەلا عەبدوڵڵای تەرجانی لە تەرجان بووە، یان مەلا عەبدولحەکیمی زیارەتی لە تەلەحفەر بۆ ئێستش لەوێندرێکە ماینە، یان مەلا مستەفای عالم لە گوندی ماجیدا بۆ ئەو گوندەش هەر بە مڵک ئیمان بووە. بینە سەر مەوزوعی مامۆستا مەلا محەممەدی کوڕی مەلا عەبدوڕەحمانی خەتێ یەکێکە لە مەلا گرنگەکان و مەرجەعەکانی ئیجازەدان لە کوردستان، ئەویش بۆ یەک لە قوتابیەکانی شێخ عەبدوڕەحیم و شێخ سەبەغەتوڵڵای زیارەتی. داوود پاشا والیێ بەغدا یێ دەسەڵاتە عوسمانی. ئەف کەسایەتیە ژی ئەتهێت هەژمارتن ئێک لە قوتابیان عەبدوڕەحیمێ زیارەتی، هەروەسا مەلا ئەبوو بەکرێ هەرشەمی بابێ شێخ مستەفای هەولێری ئەو ژی قوتابیەوی بوو. داود پاشا والی بەغدا ئیجازەی لەسەر دەستی شێخ مستەفا وەرگرتیە، دوای لەسەر دەستی شێخ عەبدوڕەحیمیش وەرگرتیە، چونکە زیاتر لە علمێکیان لەسەر دەستی وان خوێندیە. ئەو نامەیەکی دەنێری نامەکە مەوجودە لە دارسەدام لە بۆ شێخ عەبدوڕەحیم دەرێ مەولای شێخ عەبدوڕەحیم سوڵتان داوا دەکات، دەڕێ من دەمەوێت بێم لە حوجرەکەت خزمەتت بکەم، بەڵام لەبەر ئەوەی مەشغولیەتی سەڵتانەتی من ناتوانم، پێم خۆشە تۆ بێ لێرە خزمەتت بکەم. ئەو کاتە شێخ عەبدوڕەحیم دەچێتە ئەستەمبول بۆ ماوەیەک لە ئەستەمبول دەمینێت و دەرسی پێدا و لە قەبی زادە ئەو کاتە وەردەگرین ئێمە وەکو برەماڵە، و جگە لەوەش مزگەوتێکەیە بە ناوی زادە جامس لە ئەستەمبولە و جادەیەکیش هەیە بە ناوی جادەی زادە لە ئەستەمبول، ئەوە بە ناوی شێخ عەبدوڕەحیمی زیاریە. شێخ عەبدوڕەحیمی زیارەتی یەک لەو عالمانە بوو کە لە زیارەت حوجرەی هەبووە و فەقەی زۆری هەبووە، تەدریسی کردیەوە، عالمی زۆری پێگەیاندیە. دواتر فترێک دەستە یان لەسەر داوای سوڵتانی عوسمانی ئێستا ئەستەمبوڵ، دواتر لە مووش لە باکووری کوردستان گوندەکی دروست دەکا بە ناوی زیارەت کە برایەکی عەبدوڕەحمان وەفاتەکا و لەوێ مینێتەوە. عەبدوڕەحیمێ زیارەتی پەیوەندیان تۆندۆتۆل ئەدگەل شۆڕەشگێڕەی کورد شێخ عوبەیدوڵڵای نەهری هەبوون، هەروەسا مامۆستایە ویژی بوو. شێخ عەبدوڕەحیمی زیارەتی عیلاقەشێکی زۆر بەهێزی لەگەر بنەماڵی ساداتی نەهری هەبووە، هەر سەید تەهای نەهری و دواتر شێخ عوبەیدوڵڵای نەهری و ئەوانە چونکە هەردووچیان نەقشینە عیلاقەکی زۆریان هەبووە و هەموو ئەو عیلاقەتیان گەیشتە واستەی کە هەموو نامە و تاپۆ و گوندەکان و مڵکەکانی ئەو عایلەی مۆری شێخ عەبدوڕەحیمی زیارەتی پێوە کە ئەمە بەخۆمە ئەو دەستنووسانەمان پێ یان ئەو مۆری وەی کە دیارن لە بنووسرا شێخ عەبدوڕەحیم ئەزیاری. شێخ عەبدوڕەحیمێ زیارەتی بۆ دەمێکێ چیتە باکوورێ کوردستانێ، ڤیاناوی ئەچیتەت ناوا دلێ خەلکێ وێرێدا، هەتا نەهاژی پارێزگەها مووشێ لە باکوورێ کوردستانێ گوندێک هەیە بناوێ زیارەت. ئەگەر بتوێ پیاوێکی گەورە بناسی بە دوو شت دەیناسی، یەکەم بە مامۆستایەکانی، دووەمین بە قوتابیەکانی. یعنی تو مەدای حەجمی گەورەی کابرات لە فەقێکانی بەوە دیارەکەوی، لە تەڵەبەکانی بەوە دیارەکەوی.
طبعا جگەلەوەی کە عەبدوڕەحیمی زیاری یەکێکە لە حازرەکانی سیلسیلەی ئیجازەی مەلایەتی لە کوردستان لە ڕێزبەندی هەشتم عەبدوڕەحیم ئەفەندی زیاری دێ لە ئەستەمبول خلاص دەبی دێتە منطقەی مووش لە منطقەی مووشیش دەمینێتەوە فترەیەک گوندێک دادنێن شێخ عەبدوڕەحمانی برای وفات دەفەرمی مەرقەدی لەوێ ئێستاش ئێمە خەڵکێکی زۆر و تەبایعێکی زۆری شێخ عەبدوڕەحیمی هەیە لە مووش لە گوندی زیارەت هەر گوندێکیش دروست دەکە بە ناوی زیارەت کوێی ئێستا مەوجودە من بەخۆم سەردانیشم کردیە. شێخ عەبدوڕەحیم زیارەتی دناوە پڕانیا تاپوێن سەردەمێ عوسمانیاندا موراوی پێوە دیارە وەسا خویا دبە گۆڕۆلێوی هەبوویە لە پشتڕاستکردن و تاپوکردنا سەنەدا زەوی و زاران. طبعاً ئیشی ئەو بنەماڵەیە کۆکو بنەماڵی ئێمە ئەوە بووە کە عولەما دروستکردن و عولەمایەکان تەوزیع بن هەمانە هاتیتە دیاربەکر هەیتمان لە مووشە وەکو باسم کرد لە ئەلباکەنە لەوانان تا دەگەڕێتەوە کە سەید تەها وان بڵێن سەید تەهای نەهریە و شێخ عەبدوڵڵای کە دەگەڕێنەوە کوردستانی عێراق باوها ناوی بێنین باپیرە گەورەی شێخ عەبدوڕەحیم لەگەری دەگەڕێتەوە ئێرە. سوڵتانی عوسمانی ڕێزی لێگرتینە نەوەک ئەوان بستنە ناو سوڵتەی بەڵام لە سەردەمی ئینگلیزی هەر داوای ئەوەیان کردیەکە حوجرە و حەمامە و لایەنە دینداریەکەیان بمینێ لێش لەو کاتیەوە ئەوەندە ناویان نایە هەتا ئەو کاتێک کە خوا عەفوی کە مەرێ مامۆستا مەلا ساڵح و دواتریش مامۆستا شێخ مەلا قاسم گەرم و گوڕیەکی زیاتر ئەدەنا ئەو حوجرەیە کە حوجرەی زیارەتیە. دناوا پەرتووکە خۆدا بناوێ عولەما و دین بەحەس لە باشی و زانست و معریفەتا شێخ عەبدوڕەحیمێ زیارەتی دکات. مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕس همەت و بەرەکەتی هەمویان حاضر بیت طبعا من لە خزمەتی دابوومە یەکێک بووە لەوانەیە کە زۆر ڕێز و احترامی بۆ بنەماڵی زیارەتی هەبوو لەبەرەوەی بخۆی دەگەڕێتەوە سلسلەی ئیجازەکانی دەگەڕێتەوە شێخ عەبدوڕەحیم و شێخ سەبغەتوڵڵای زیارەتی بۆیەکە لە زۆربەی زۆری کتێبەکانیدا باسی ئێمە و بنەماڵی ئێمە و شێخ سەبغەتوڵڵا و شێخ مستەفا و شێخ عەبدوڕەحیم دەکات. عەبدوڕەحیمی زیاری ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی ئەگەر بێت و تەماشای تەڵەبەکانی کلمەتێک لەوانە شێخ ئەبوبەکری هەرشەمی یەک لەوانە مەلا مستەفای عالم یەک لەوانە مەتەلەن شێخ محەممەدی ئاکرەیی کە شێخ تەهای بالیسانی لە ڕحلەی خۆیان باسی ئەکە ئەڵی مفتیەکی گەورە باپیری ئەو خانەوادەی سەیدانی ئاکرێ. لە ئەوان کەسایەتیان ئیجازەت نامە لە سەردەستەی عەبدوڕەحیم زیارەتی وەرگرتیە مەلا عەبدوڕەحمان ڕۆژبەیانیە ئەف کەسایەتیەژی زانایەک دیارە دناوا مێژ و ئەدەبیاتێن کوردیدا. واگەر بێت و تەماشای تەڵەبەکانی بکەیت تەماشاکەی سەر سوڕەمینی یەک لەوانە مەولانە خالیدی نەقشبەندی کە مەولانە خالیدی نەقشبەندی مبدعی یاخود داهێنەری بیری چەسپێنەری طریقەی نەقشبەندیە لە ناو کوردات یعنی پێش هاتنی طریقەی نەقشبەندی طریقەی قادریە بۆ طریقەی قادری یەک لە خصوصیەتەکانەوەی زیاتر طریقەی عەوامە بەڵام طریقەی نەقشبەندی تەماشاکەی زیاتر تەرکیزی خستۆتە سەر زانا و سەر عولەما و سەر یعنی هەردووش لەگەڵ هاتنی طریقەی نەقشبەندی تەماشا ئەەکەیت ڕووداوێکی سیاسی لە کوردستانە دەست پێ ئەکات. ئەو هەندە جێگای متمانەی دەوڵەتی عوسمانی بووە ختمی هەبووە مۆری هەوە هەموو ئەکسەرێتی تاپۆیەکانی ئەو سەردەمە یان پێکهاتەکانی بینی عەشایرەکانی ئەو سەردەمە ختمی شێخ عەبدوڕەحیمی زیارەتی پێوەیە یعنی هەتا ئەو سەردەمە و نامەکانیش ئەکسەرێتی نامەکان و ئەکسەرێتی گۆڕینەوەکان و یاخود ئەوانەی کە تەبەڕوعیان کردیە لە بۆ مزگەوت یان لە بۆ بڵێن ئەوقاف ئەکسەریەتی دەبایە تەصدیق بکرێ بە مۆری شێخ عەبدوڕەحیمی زیارەتی. عەبدوڕەحیم زیارەتی بەرەف هەولێرێت هێت لەسەر قەڵایە هەولێر نیشتەجێ دەبە لە مزگەفتانها بناوێ شێخ مستەفای هەولێری بەرنیاسە وانەیان پێشکێشی قوتابیان دەکات. دێتە قەڵاتی هەولێرێ دێتە سەر ئەوەی کە حوجرەی باپیری کە شێخ مستەفای گەورەیە لە هەولێرێ حوجرەی هەبووە بەردەوامی ئەداتە ئەو حوجرەی و حوجرەی بەهێز دروستەکە دوای مسەڵایەکیش دروستەکە و لەوێن دەرێکەش حوجرەی بەردەوامەبی و شێخ ئەبوبەکری هەرشەمی کە کاتە بابی شێخ مستەفای هەولێری
قوتابی شەو عەبدوڕەحیمی زیارەتی بۆەوە و ئیجازەی دایتێ. کۆتایی سەدەکانی هەژدە دەگەڕێتەوە پاشەوەی لە تورکیا ڕادێتەوە لە هەولێر جێنیش دەبێت. طبعا ئەو وەختە حکمی سوڵتان ینی سوڵتانەت عوسمانیەکان بووە و پێشی دەرێن ئایا وەزیفەت دەوێت وەزیفەت بدەینێ ئەو دەرە دەستی لەسەر ئەمامی خۆی دانێ وەکو ئەوەی کە ئێمە بیستمانە باپیرەی گەورەم جێڕایتەوە بۆ بابوو ئەوانە دەڵێت دەست لەسەر ئەمامی خۆی دادن دەرێ ئەوم بۆ بپارێزن واتە حجرەکەم بۆ بپارێزن من پێویستم بە وەزیفەی حکومی نییە. شێخ و مامۆستا عەبدوڕەحیمێ زیارەتی دەستێک باڵا هەبوویە دناڤە بیاوێ ئەدەب و شعرێدا هوزانên wî jî ڤیانە خاک و نیشتیمان و ملەتی ڕەنگ vەدان هەیە. طبعا ئەکسەریەتی ئەو کاتە شعرەکانیان بە عەرەبی نووسیە لەبەرەوەی سەردەمی ئاین و قورئان و ئەوە بووە نامەکانیان ئەکسەریەتیان بە شعر هاتێ و شعرەکانیشان یان کوردی بووە یان فارسی و تورکی واتە پێیان دەگوترێت زمانی عوسمانی بووە بەو شعرانە هاتیە هەرچەندە شعری کوردیشان هەیە بەڵام ناڵێمەوە لە بەدوای دیوانەکەدا دەگەڵێن دیوانەکە ببینەوە چکە دیوانەکە هەم کوردی بووە هەم عەرەبی بووە. ئینسانێکی زۆر متمەکن بووە ئینسانێکی مڕەبیەکی زۆر چاک بووە دەرەجەی بەرزی تەڵەبەکانی دەلیلە لەسەر دەرەجەی بەرزی مامۆستاکانی و یەکێکی تر لە تایبەتمەندەکانی مامۆستا عەبدوڕەحیمی زیارەتی و ئینسانێکی موسوعی بووە. دناڤە حجرا شێخ عەبدوڕەحیمێ زیارەتی زانستên جەبر و هەندەسە و منطق و فەلسەفە و فەلەکناسی و بابەتên ئاینی ئەدهاتن خاندن. لەو حجرانە کە زیارەتی مەلازادێ بێزگە لە بابەتە شەرعیەکان بەرێن عەقیدە و علمی کەلام و نەحو و سەرف جەناب تەزانی کە خوێندرایە بێزگە لەوەش فەلەک و جەبر و هەندەسە و هەتا چونکە لە حجرەی قەدیم هەتە توبیش ئەخوێندرا لەوێ پێیانە گوترێ مەلای 12 علم و بەشێک لەو دەستنووسانە ماینە ینی ئێستا بەڵام بەشێک لەوانە فەوتاینە بەشێک لەوانەیە لە دایرەی مەخطوطاتی بەغدایە بیان لە ئەستەمبۆڵ بکە ئێستاەوە دەرنەکەتینەوە. محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی مستەفا کتێبەکی هەیە مەخطوطەیەکی کوتەیبە کتێبێکە لە 28 لاپەڕە پێکاتێرە ئێستا حالیان مەوجودە نوسخەیەکیشمان لا هەیە لە دار سەدان المەخطوطاتە کە ئێستا پێدەن دار بەغداد المەخطوطات یان دار الوەطەنیە المەخطوطات. ئەو کتێبە تەنانەت باسی علمی فەلەک و هەندەسە و باسی مەسائلی علومی دیکە دەکات هیچ باسی زاویە و باسی شتیوا دەکات ئەسڵەن باسی ئاین ناکات و بالمناسبە بەخۆشی مەلایە و کوڕە مەلاشە. عەبدوڕەحیمێ زیارەتی لە نیڤا دوێ لە سەدێ 19 کوچا داویە کریە و چوویە ژێر دلۆڤانیا خودایە مەزن. کە شێخ عەبدوڕەحیم وەفات دەفەرمێت داوا دەکات بیبنەوە زیارەت و لە زیارەتیش لەناو مەرقەدی شێخ جافری شاردرایتەوە لە تەنیشت باپیرە گەورەی کە دەکا باپیرەی 16 خۆی لە زیارەتە لە گوندی زیارەت لەوێن دەشاردرایتەوە. ڕۆڵەکی یەکجار گەوریانە بۆ لە پاراستنی کولتور و مێژوو ڕۆشنبیری کۆمەڵگەی کوردەواری وە لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگەی کوردەواری وە لە بڕێوەبردننی کاروباری کۆمەڵگەی کوردەوە. قوتی حەمەوەی دەڵێ لە 500ەکان هیجری هاتووە هەولێرە دەڵێ لە هەولێرە لە 500ەکان یعنی لە بەرەوەی سەرەتای تازە مەدرسەی نەزامیە بووە ئەڵێ لە هەولێرە تاکەزانایە کە پێگەیشتم تەنها ئیبن مستەوفی بوو. دەڵێ ئێستا ئەگەر بێت و کابرایکی ئینگلیز بێ مەتەلەن یانە کابرایکی بیانی بێ چەند پسپۆرمان لەو بوارانە هەبی و عەبدوڕەحیمی زیاری شانازی پێوە بکە و ئینسانە بگەڕێتەوە جارەکی دیکە مەتەلەن منداڵەکانی خۆی لە دەرێ بنێری بریبا لەسەر دەست ئەو زانانە پەروەردە بێت.